هەرچەندە گۆڕان بڕیاری داوە کە بەشداری لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکات، بەڵام دەمەوێت گفتوگۆی ئەم دۆخەنێ و خۆیەی گۆڕان بکەم لەگەڵ بەڕێز یاسین ئافتا و نووسەر و ڕووناکبیر بزانین گۆڕان دەتوانێت چی بکات لەم ماوەیەدا. کاک یاسین سوپاس بە ئامادەبوونت لە سلێمانیەوە لەگەڵم. چی وای کرد کە گۆڕان لە 25 کورسی پەرلەمانی کوردستانەوە بگاتە ئەوەی کە 20 ڕۆژ پێش هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەرگای مەکۆی سەرەکی بزوتنەوەکە دابخە؟ ڕاستەکەی ئەوە بە پرۆسسێکی ئاڵۆز و زۆر خێرا و بریسکە ئاسایە تێپەڕی ئەو گلۆربوونەوەیە لە 25 کورسیەوە بەرەو 0 کورسی کە چاوەڕێکە ئەم جارە ینی لە هەڵبژاردننی ئەم جارە هەرچەند من پێشبینی دەمێکە پێشبینیم کرۆکە گۆڕان بەشداری ئەم هەڵبژاردنە ناکە و بە جۆرە لە جۆرەکان پێش هەڵبژاردن بە چەند ڕۆژێک پێشبینی ئەو ئەەکەم ئەو دۆخەی کە ئێستا دروست بە ڕەنگە پێشینەیەک بێ بە ئەوەی کە بکشێنەوە یا بەشداری نەکەنەوە، بەڵام بەشداریکردنی ئەم جاریان نزیکە لەوەی کە کورسێکی وا بەدەست نەهێنن یاخود هەر هیچ کورسێک بەدەستنێن وەکەوەی کە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی هەڵبژاردننی ئەنجومەنی نیشتیمانی عێراق بینیمان. ئەو گلۆربوونەوە وەکو گلۆربوونەوە کە پرۆسسێکی زۆر ئاڵۆزە بەڵام زۆر خێراشە. هینە پەیوەندی بە سروشتی بزوتنەوەکەەوە هەیە کە بزوتنەوەکە بۆچی دروست بوو و دوایی چی کرد و ئەو دەنگانەی کە خۆی کردنەوە لەکوێ تەوزیفی کردنەوە. ڕاستەکەی پەوەکەوتم ئەو پرۆسێسە ینی ئەگەر قسەی لەسەر بکەین ئەکرێت بە ماوەی زۆر درێژ ئەبێ قسەی دەتەوێت بڵێ کە گۆڕان لە چیە ئاڵۆزەکەی گۆڕان پەیمانی ڕاستی نەبوو لەگەڵ دەنگدەرانیدا، چونکە گۆڕان دەویست هەموو شتێک بگۆڕێ، بەڵام ئێستا ناتوانێت کەلتوری نێو حیزبەکەی خۆی بگۆڕێ. گۆڕان لە زۆر شتا شکستی هێناوە. شکستەکەی یەکەم لەسەر ئاستی ڕێخەر و دامەزرێنەرەکەیەتی، یعنی یەکەم بەرپرس لە شکستەکەی لە ڕاستیان ڕێخەر و دامەزرێنەرەکەیەتی، چونکە ئەو تیمەی کە خۆی کردبەوە نەیتوانی لە بۆتەقەیەکە لێکیان ئەزان هەندێک جار سیاسەت وەکو تیمی تۆپی پێ وایە وەکو ڕاهێنەرێک وایە کە تیمێک دروستەکە، کۆمەڵە یاریزان لە کۆمەڵێک خەلفیەتی جیاواز لە کۆمەڵێک پێگە و پۆزیشنی جیاواز کۆکەیتەوە، بەس چۆن ئەکەی بە تیمێک بۆی بێکەوە یاریکەن. یەکەم شکستی ڕێخەری گۆڕان ڕێخەری کۆچکردوی گۆڕان ڕەوانشاد کاک نەوشیروان مستەفا لەوایە بوو نەیتوانی ئەم تیمە لە چوارچێوەیەکە کۆکاتەوە یاریان پێ بکە و گەمە سیاسیەکان پێ بکە. ئەمە یەکەم شکست بوو. شکستەکە بەشێکی زۆریشی ئەگەڕێتەوە بۆ ئەو یاریکەرانش کە بەشدار بوون یاخود ئەو یاریزانانی بەشدار بوون لەم بزوتنەوەیە، چونکە ژمارێکی کەمیان لە دەرچێ هەرێکان بە ئامانجێک هاتبوون و ئەم ئامانجە هەندێکیان ئامانجی شخصی بوون، ئامانجی ڕاستەقینەی بزوتنەوەی گۆڕان سەرەتا ئۆپۆزیسیۆن بوونێکی ڕاستەقینە بوو کە خۆشیان ینی ئیدعای ئەوەیان دەکرد، بەڵام دواتر هاتن و بەشداریان لە حکوومەت کرد. ینی ئامانجەکە ڕوون بوو کە بزوتنەوەی گۆڕان بۆی دروست بوو. دەست خۆش بێ ئاماژەت بە خاڵێکی زۆر گرنگ کرد. خەڵکی کوردستان بە تایبەتی لە ڕووی کۆمەڵناسیەوە توێژ چینێک دروست بوون لە کوردستانە کە یەکشێتی و پارتی نەتوانی تعبیر لە خەون و خولیەکانی ئەم چینە بکەن کە چینی ینی تا ئەندازێکی زۆر بەشێک بوون لە چینی ناوەڕاست، هەموو چینی ناوەڕاست نەبوون، چونکە چینی خوار چینی ناوەڕاست و بەشێک لە چینی سەر و چینی ناوەڕاستی شانتیا بوو، ینی چینێکی تایبەت بوو ناتوانین بڵێن چینی ناوەڕاست. ئەم چینە یەکێتی و پارتی بە حکمی ئاڕاستە شۆڕژگەرەکان نەیانەتوانی تعبیر یا گزارش لە خولیا و لە خەونەکانی ئەم چینە بکەن. گۆڕان ئەم خەون و خولیای ئەم هێزەی گۆڕان ئەسەریکە گۆڕان لە بیدایە تا توانی ئەو خەون و خولیای ئەم چینە تازەیە کە لە بەشێک لە هەر سێ چینەکە پێکات بوو کە چینی خوار و چینی ناوەڕاست و چینی سەرەوە بوو، هات گەڵاڵی کرد و وەکۆی کردەوە مۆبەلایزی کرد، بەڵام نەیتوانی ئاڕاستی بکە. لە ڕاستیا یەکەم جار لە 5 ساڵی یەکەمە لە 4 ساڵی یەکەمە لە 2009 تا 2013 زۆر سەرکەوتوو بوو، هەرچەند بە کۆمەڵک تێبینیەوە لەسەر شێوازی ئۆپۆزیسیۆن بوونی گۆڕان لەو فترەیە، بەڵام ئەگەر لە 4 ساڵی دواترە ینی قۆناغی تەسیسی تێپەڕانە بووە بە ئۆپۆزیسیۆنێکی هێمنتر، ئۆپۆزیسیۆنێکی دامەزراوەی تر هێمنتر مەبەستمەوە نییە کە پاشەکشە لە پرەنسیپەکانی سەرەتای بکات، بەس ئەگەر ینی بۆ نمونە ئۆپۆزیسیۆنێکی هێمنتر بووایە لە جیاتەوەی پاکێجی هاوبەش لەگەڵ یەکگرتو لەگەڵ کۆمەڵ و لەگەڵ هێزەکانی دەرەوە یەکێتی دروستکە، پاکێجی هاوبەشی لەگەڵ یەکێتی و لەگەڵ پارتیشا دروست کردایە
و لە جیاتی ئەوەی کە بە کۆمەڵێک پۆست رازی بێ یەکێتی و پارتی ناچار کردایە کە لە دەسەڵاتە کۆمەڵێک هەنگاو هەڵبێنن کاتی خۆی من لە گفتوگۆی ڕاستەخۆش لەگەڵ کاک نەوشیروانە بە پرۆژەش کە هەمە تەسلیم کردووە ئەمن پێوتم چوونە ناو حکوومەتەوە غەڵەتە. ئێستا پێت وایە بەندۆخەی گۆڕانەوە بەشداری لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەکان پارتی من لە ڕاستیا پێشتر پێشبینیم کردووە کە بەشداری هەڵبژاردنە ناکەن و نازانم ڕەنگە تاوەکو ئاخیر لە حەزەش من پێشبینەکەم ڕاست دەرچێ ڕاست دەرنەچێ بەڵام بەم دۆخەی ئێستاوە باوەڕ ناکەم چونکە هیچ شتێکیان نییە بتوانن بەرگری پێ لێ بکەن یاخود هیچ شتێکیان نیە بتوانن خەڵکی قەنەعەت پێ بکەن کە دەنگیان پێ بە. من یەک نمونەت بۆم یەکێک لە دروشمەکانی ئەم جاری بزوتەوەی گۆڕان ئەوەیە کە قوتی دزراوی ئێوە لە قورگی شەر دەرێنین کاکە قوتی دزراوی ئێمە لە لای وەزیری دارایی کە وەزیری دارایی ئێوە یعنی لەڕاستیم دروشمانە بە خەڵکینەوە ئەم شتانە ئەبینێت. سپاس دەکەم بەڕێز یاسین ئافتاو نووسەر و ڕووناکبیر لە سلێمانیەوە لەگەڵم بوویت.